لا مەرکەزێت شەڕکردنەوەی دەسەڵاتە بۆ پارێزگاکان هەرسێ هێزی پێگەێنەری حکومەت یەکێتی و گۆڕان و پارتی گفتوگوی زۆریان لەبارەوە کردووە هەرێکە و بە جۆرێک و بە فۆرمێکی جیاواز بەڵام لە ئێستادا یەکێتی زۆر بەجددی باز لە پرۆژەی لا مەرکەزێت و ئیدارە و دارایی دەکات ئەمڕۆ دەپرسین ئایا لا مەرکەزێت تا چەند لە ڕووی ئابووریەوە گرنگە بۆ دانیشتوان یاخود داهاتی هەڵەبجە و سلەیمانی بەشی ئەوە دەکات تاوەکو خەرجیەکان دەستە بەر بکات ئەمڕۆ دەپرسین لەگەڵمان بن. لا مەرکزیەت ئەگەر بە تەنیا محافزەیە بێ ئەوەی جیابوونە و پەرتەوازی زۆرتر لە بینی کورد دەکات ئەمانە کە ئیسەوان لە مەزلەری کارەوە مەسئولەکان و گەورەکان و سیاسیەکان بۆ هێشتنەوەی خۆیان لەو کورسیە ئەنواع و ئەشکاڵی بیانوو و شتی تازە بۆ ئەم خەڵکە دروستەکەن. لا مەرکزیەت مەفهومێکی نییە لا مەرکزیەت لەکوێ دنیا هەیە تۆ پێم پیشان بدە مەسەڵەن یەک محافزە لە چەند محافزا بە تەنیا خۆی بباتە ڕێوە ئەمە پەردەوازەی ملیەتی کوردە. لا مەرکزیەت پرۆژەیەکی مزایداتە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە لەبەرەوەی نادەستوریە ئەگەر لە ڕووی دەستوریەوە وایە دیار بوو کە گرنگیە بوو وەڵام نادەستوریە مزایداتێکی سیاسیە هیچ تر نییە. خۆی سیستەمی وڵاتەکە وای کردووە بڵین لە بەرژەوەندی هاوڵاتیانە ئەجین خۆی کیانێکی یەکگرت و کوردستانێکی یەکگرت و زۆر باشتر لەو پارچە پارچە بوونە بەڵام سیاسەتی وڵات بەڕێوەبردننی وڵات ئیدارەی خراپی وڵات وای کردووە داوای لا مەرکەزیەت بکرێت ئەمەش ئەتوانین بڵین لە بەرژەوەندی هاوڵاتیانە بڵین ئەم دەڤەرێ و لەو لاش لە بەرژەوەندی دەڤەری ئەولا ئەبێت. بەڕاستی هەموو کاتێک شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ خوارەوە کارێکی باشە و ئاسانکاریەکی باش دروستەکە و ئیشوکارەکان بەڕێوە برێت. بۆ نمونە ناکرێت کارگوزارێک لە خوێندنگایەکە یا هەش فەرمانگەیەکی ترابێت بۆ ئیمزایەک لێرەوە بچێتە هەولێر یا لە دهۆکەوە بێتە هەولێر کارێکی زۆر باشە. لا مەرکەزێت گرنگە بۆ سلێمانی ئەگەر بێت و ئیداری سلێمانی بە شەفافیانە شەکانی خۆی کە داهاتی ناوخۆمان زۆرە داهاتی گومرگەکانمان زۆرە و غازی چەمچەماڵیشمان هەیە ئەگەر بێت و بێ بە دوو ئیداری بەڵام ئەگەر نەبێ بە دوو ئیداری ئەوە کێشەی نییە بەڵام بۆ دوو ئیداری لەوانەیە کێشە دروستکە. وەڵاهی زۆر گرنگە و زۆریش پێویستە چونکەم داهاتێکی زۆر لە منتیقەیە هەیە و یینیکە بەڕاستی سوودی ئەم لا مەرکەزیە بگرێت لێسەوە بە پێی ئەم ڕوونکردنەوانە یعنی دەسەڵاتی ژەیەن بە قەزا و ناحیەکانیش. خەرجیەکان بە داهاتی هەر محافزەیەک ئەتوانی خۆی ببا بەڕێوە یعنی ئێمەونە پارەمان ئیستا هەیە بتوانین هەر محافزەیە خۆی ببا بەڕێوە بەڵام ئەوە دووەرەکی دروستەکە ئەوە ناخۆشی زۆرتر لە بینی خەڵکا دروستەکە و ئەحزابە ئیسە مەسئولەکان خۆیان ممکنە لە نەزەری سیاسیەوە تێگەیشتنیان ببێ بەڵام خەڵکی ناگامان ئێمە زۆرە ئەو لا مەرکەزیەتە بە معنایەکی تر تێگەن. کێشە مەسەلە داهات نییە ئەوە دابی نەکریا دابین ناکرێەوە شتێکی کێ ئەگەر بێنە سەر مەسەلەی ئابووری زۆر بەهێزە لەم هەرێمە بەڵام مزایداتی سیاسی وای کردووە کە هیچ پرۆژەیەک لەم هەرێمە سەر نەگرێت. لەبەروی جۆرێک لە دوو ئیدارەی ئەبین لێرە لە زۆنی ساوز ئەوەی ڕەنگی ساوز نەبێت کاری بۆ ناکرێت لە ڕەنگی زەر ئەوەی ڕەنگی زەر نەبێت دەنگی زەر نەبێت هیچ کارێکی بۆ ناکرێت بۆیە ناچار پەنا بنە بەر لا مەرکەزیەت ئیش و کاری ڕەنگە زیاتر بڕوا بەم لا مەرکەزیەتە پەیوەندی بە سیستەمی وڵاتەوە سیستەمی بەڕێوەبردنەکەوە چونکو سیستەمی بەڕێوەبردنەکە نەگۆڕێت بڕوا ناکەم ڕۆکناتکەم بێتەوە. ئەم جارە بۆ نمونە بە تایبەتی ئەم شارەیە مسلێمانی چەند خاڵێکی سنووریمان هەیە یا چەند داهات و باج و خەراجمان هەیە گەر کۆ بکرێتەوانێ بەڕاستی ئەوە خەڵک ئەوەندە داماو نابێ ئەوەندە چاوەڕێی موچە ناکە ئەو کاتە ئەتوانێت ئیش و کارەکانی هەر پارێزگای خۆی بی بە بەڕێوە لەوە چاکترە کە بگەڕێتەوە بۆ مەرکەز بەڕاستی لە ١٧٠ باری ئابووری خەڵک بەرەو باشێنە ئەتوانن خەرجەکانی دەستەبەرکەن بەڵام ئەتوانن ئیشەکانی ناوخۆش پرۆژەکانی کرد جەبەجێکەن
بەبێ ئەوەی موچەش ئەتوانێت دابینکە داهاتی سلێمانی و داهاتی سنوورەکان زۆرن